مەگری هەنسکینی وەشە و بەس هەڵدەبەس بگری کوڕم مەگری هەنسکینی وەشە و بەس هەڵدەبەس بگری لە چاوی بێقەرارم بۆ دەرمانی وەنە و زەبری کوڕی خۆم کۆرپەلەم میوانی دنیای تازە خوڵقاوم ئەدادگیریەت هەزار ژان بە ڕۆحی پڕ گلاراوم ئەدادگیریەت هەزار ژان بە ڕۆحی پڕ گلاراوم چیم گریە بێغایە کوڕ و زەینی وەشە و خوڕپێن چیم قەتیرە وردانەی لە چاوت بێمە لە ڕژێن وەکووە و بەرخە بچکۆلەی کە هەر ئێستا لەدایک بوو لەبەرچی نەشئە یاری هەڵت ناداتە سەرپاشوو چییە توخوات سڕێکە وەها مەحکومی گریانی چییە توخوات سڕێکە وەها مەحکومی گریانی کە تۆ هێشتا لە خەم ناگەی لە مانای گریە نازانی کە تۆ هێشتا لە خەم ناگەی لە مانای گریە نازانی ئەگەر وەک باوکە حەسرەت دیدەکەت زەهرت بچێژایە زەمان گەردی ئەمەلتی گشت بەدەم باوت بێژایە حەقت بوو بێوچان بگری بەسەر تاوانی باوکیمە بەحر پڕکەی لەتف بیدەی بەناو چەوانی باوکیمە ژیان کۆچێکی پڕ سەحر و پڕ ئەفسوونە لە یەکسەر چاوە دوو قەترە